کوردستان دەبێت باس لە پێشانگایەکی کتێب دەکەین کە لە شاری کەرکووک کراوەتەوەی من باس لە هەموو زانیارەکان سەبارەت بەم پێشانگایە دەکەین چەند دەستگاتی دابەشدارە چەند کتێب چەند ناونیشانی تێدایە چۆن بتوانن واتە لە چ کاتێکدا بتوانین سەردانی ئەم پێشانگایە بکەن تا چەند ڕۆژ بەردەوام دەبێت و گرنگی ئەم پێشانگایە و هاوشێوەکانی بۆ بە کلتورکردنی خوێندنەوەی کتێب لە نێو خەڵکدا گفتوگویان بابەتە لەگەڵ کاکە فاڵدارە ڕێکخەری پێشانگای کتێب دەکەم کە ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵ مایە کاکە باڵ سلااوت لێبێ و بەیانیت بار زۆر سپاس بۆی ڕاستەوخۆ لەگەڵ ئێمەدا ئامادی کاکە باڵ یەکەم جا باسێکی ئەم پێشانگایان بۆ بکە بیرۆکەی کردنەوەی ئەم پێشانگایە. بەیانیتان باش سپاس بۆ بەڕێستان بیرۆکەی دروستبوونی کردنەوەی پێشانگا لە شاری کەرکووک بە تایبەتی لەم 10 ساڵەی ڕابردوودا پێمان خۆش بۆ بەردەوام هەموو ساڵی لە کەرکووک پێشانگای کتێب بکرێتەوە بە دڵنیاییەوە هاوشێوەی ئەم پێشانگایانە لە ساڵانی ڕابردوودا کراوەتەوە ئەم ساڵش پێمان خۆش بوو هەم وەکو پەیمانگای علم بە هاوکاری ناوەندی ئەندێشە بتوانین پێشانگایەکی لە کەرکووک بکەینەوە گرنگی بۆش بدەین ئەم پێشانگای ببێتە پێشانگایەکی ساڵانە بە تایبەتی بۆ دۆخی کەرکووک کردنەوەی ئەم پێشانگایانە وەکو پێویستیەکی هەنووکەی دێتە ژماردن. زۆر باشە باسی ئەومان بۆ بکەی کاکە باڵ ئەم پێشانگایە تا چەند ڕۆژ بەردەوام دەبێت. بەڵێ ئەم پێشانگایە ئەمڕۆ ڕۆژی جومعە کراوەیە هەتا وەکو کاتژمێر 5 ئێوارە وەکو ڕۆژ 4 ڕۆژ ئەم پێشانگایی ئێمە بەردەوامە بێت واتە لە ڕۆژی دووشەم کۆتا ڕۆژی پێشانگاکەمانە بێت پێم خۆش بوو زانیاری لەسەر ئەو دەستگایانە بدەم کە بەشداری ئەم پێشانگایی ئێمەیان کردووە وەکو کتێب بەشداریان کردووە پێشانگاکەی ئێمە پێک هاتووە لە نزیکەی کتێبی 15 دەستگا بە زمانی کوردی و عەرەبی نمایش ئەکرێت و ئەو ناونیشانانەی کە ئەمڕۆ پێشکەشی ئەکەین نزیکەی 2500 ناونیشانی هەمە چەشنە واتە بە شێوەیەکی گشتی ئەم پێشانگایی ئێمە پێک هاتووە لە کۆمەڵێ ناونیشانی جۆرا و جۆر لە هەموو بوارەکان تێدا بەشدارە. ئەم پێشانگایی ئێوە دانمایش دەکرێت تۆ دەڵێی 2500 ناونیشان کەواتە چەند کتێبی تێدای ئەم پێشانگایی ئێوە؟ ئەم کتێب وەکو کتێب وەکو ژمارەی کتێب ڕێژێکی زۆر کتێبی تێدایە و لە ڕۆژەکانی ئایندەدا زیاتر وەکو هەم ناونیشان هەم وەکو ڕێژەی کتێب زیاترەکەین واتە ڕێژەیەکی دیاریکراومان نییە وەکو کتێب لە ڕۆژانی تردا ڕێژەکە زیاد دەکەین بەڵام بە شێوەیەکی جێگیر نزیکەی 2500 ناونیشانی کتێب بوونی هەیە و دەستگاکانش دەستگا چاپەکانی وەکو ئەندێشە و چوارچرا و جەمال عیرفان و ئاوێر و کۆمەڵێ دەستگای زۆر باش کتێبەکانیان لە شاری کەرکووک ئەمڕۆ بوونی هەیە واتە بە درێژایی ئەم 4 ڕۆژە هەم ناونیشانی کتێب زیاترەکەین و هەم ڕێژەی کتێبەکانش زیاترە بێت لەم پێشانگای ئێمەدا. باشە ناونیشانی کتێبەکان زیاتر خۆیان لە چی بوارێکدا دەبینەوە بابەتی جوگرافی بابەتی مێژووی بابەتی ڕۆشنبیری بابەتی فەلسەفی ئەم بابەتانە زیاتر ناونیشانی کتێبەکانیەوە لە چی بابەتێکدا خۆیان دەبینەوە؟ وەکو ئاماژەمان تێدا کە دەستگاکان جیاوازیان تێدایە بە دڵنیاییەوە ناونیشانی کتێبەکانش جیاوازی تێدایە هەم لە کتێبە فکریەکان هەم لە بابەتی شعر لێکۆڵینەوە زانیاری گشتی بابەتە مێژوویەکان و دیوانی شاعیران واتە لە کۆمەڵێکی زۆر لە کتێبی جۆرا و جۆر هەمە چەشن کتێبمان هەیە بۆ خوێندکاران کتێبمان هەیە بۆ هەموو ئاستەکانی خوێنەران واتە کتێبەکانمان کە کتێبی هەمە چەشنە پێک دێ لەو ناونیشانانەی کە خەڵک بەردەوام لە پێشانگاکان بە دوایاندا دەگەڕێ ئەم پێشانگایی ئێمەش بە هەمان شێوەی بە پێشانگاکانی ترواتە ناونیشانەکان ناونیشانی هەمەچەشنن ناونیشانی جیاوازن بۆ هەموو بۆ ئەوەی بتوانین هەموو جۆرەکی خوێنەر لە شاری کەرکووک لەم پێشانگایە کۆ بکەینەوە. زۆر باشە. کاکە باڵ دەمەوێت پرسیاری ئەوە بکەم تۆ لە سەرەتای قسەکانتدا ئەمەژت بەوە کرد هەوڵ بۆ ئەوە دەدەن کە ئەم پێشانگایە بکرێت بە پێشانگایەکی ساڵانە کار بۆ ئەوە دەکەن کە ساڵانە لە هەمان کاتدا لە هەمان ماوەدا پێشانگای هاوشێوەی ئەمە و گەورەتر لەم پێشانگایش بەڕووی هاوڵاتیانی ناوچەی کەرکووکدا بکرێتەوە؟
بەدڵنیایی و ئەم هەنگاوە هەنگاوێکی سەرەتاییە بۆ ئەوی بتوانین توموحمان هەیە واتە بتوانین لە کەرکووک پێشەنگایەکی نێودەوڵەتی هاوشێوەی شارەکانی سلێمانی و هەولێر و بەغا بکەینەوە واتاکردنەوەی ئەم پێشەنگایانە هەنگاوێکی سەرەتاییە بۆ ئەوی شاری کەرکووکش ببێتە خاوەنی ئەوەی پێشەنگایەکی نێودەوڵەتی بکرێتەوە کردنەوەی گرنگی پێشەنگای لەم شێوانە و پێشەنگای نێودەوڵەتی گرنگی لەوەیە یەک هانی خوێنەرانی خۆمان دەین لە شاری کەرکووک بۆی بخوێنەوە لە هەموو پێکاتەکان واتە ئەم پێشەنگایی ئێمە بە زمانی کوردی و بە زمانی عەرەبی ناونیشانمان دەستەکەوێت و پاشان گرنگی پێشەنگا لەوەیە ببێتە جێژوانێ بۆ ئەوەی نووسەران و خوێنەران بتوانن لێرە بە یەکتر بگەن واتە گرنگی پێشەنگا لەوەیە کە دەرگایەکە بۆ ئەوی خوێنەران بتوانن گفتوگۆ لەگەڵ نووسەرانی کتێبەکە بکەن و بتوانن نووسەرانی بەشێکی لەو کتێبانی کە لە پێشەنگاکەی ئێوەدا بەردەستە لە خودی پێشەنگاکەدا ئامادە دەبن بۆ ئەوی بەرکەوتنیان لەگەڵ خوێنەران هەبێ وەکو تۆ ئاماژەی پێ دەکەیت؟ بەدڵناییەوە ینی بەتایبەتی ئەو نووسەرانەی کەرکووک بەشداری پێشەنگاکەی ئێماکەن و هەموو چین و توێژەکان بەشداری ئەم پێشەنگایی ئێمە ئەکەن پێشمان باش بۆ زیاتر فۆکس بکەینە سەر ئەو نووسەرانەی لە کەرکووک هەن بۆی هەم وەکو کتێبەکان هەم وەکو خۆشیان بەرکەوتنیان هەبێت لەگەڵ خوێنەرانی خۆیاندا بەدڵنیاییەوە لە ماوەی ئەو 4 ڕۆژە بەرکەوتنێکی باش لە بینی هەم خوێنەران و هەم نووسەرانی بەتایبەتی نووسەرانی کەرکووکە بێت بەدڵنیایەوە ئەگەر ئەم پێشەنگایانە گەورە بکرێتە پێشەنگای نێودەوڵەتی نووسەرانی تر لە پارچەکانی تری کوردستانەوە لە بەغاوە لە ناوچەکە ئەتوانن بێنە شاری کەرکووک ئەمە هەنگاوێکی سەرەتاییە بۆ ئەوەی توموحی ئەومان هەیە لە ئایندەش ئێمە ببینە خاوەنی پێشەنگایەکی نێودەوڵەتی بۆ کتێب لە شاری کەرکووک. زۆر باشە کاکەواڵ ئەگەر پرسیاری ئەوە بکەم چۆنێتی دەستخستنی کتێب لەم پێشەنگایە وەتا ئەو دەستگایانی کە لەگەڵ ئێوەدا بەشدارن بەڕێژەی چەندێک کتێب بەشدارن چۆن ئاسانکاریان کردووە لە ڕووی فرۆشتنی کتێبەکانیانەوە بەو کەسانی کە سەردانی پێشەنگاکە دەکەن. بەدڵنیاییەوە ئامانج لەکردنەوەی پێشەنگایەکی لەم شێوەیە کەوت دەستگایانش کە بە کتێبەکانیان بەشدارن لێرە ئێمە ئامانجی ئێمە بووە کتێبەکانی ئەو دەستگایانە بهێنینە شاری کەرکووک کردنەوەی پێشەنگا جیاوازیەکی تری هەیە لەگەڵ ڕۆژەکانی تردا کە خوێنەرێتێک کتێبە کڕێت داشکانمانە بێت واتە ئێمە هاوکاری خوێنەرانەکەین بۆ ئەوی بە باشترین شێوە دەستیان بگاتە کتێبەکان هاوکاریانەکەین بۆ ئەوی لە ڕووی نرخەوە هاوکاری خوێنەرانەکەین بەدڵنیاییەوە ئەو نرخانەی کە لەسەر کتێبەکان بوونی هەیە لە ڕێگەی هاوکاریکردنی خوێنەرانەوە ئێمە هاوکاریانەکەین و ئێمە دیاریشمان دیاری کردووە بۆ ئەو خوێنەرانەی کە بەشداری ئەم پێشەنگایی ئێمە ئەکەین ئەمەش هاوکاریەکی زۆر باشە بۆ خوێنەران هەم لە ڕووی گواستنەوەی شوێنەوە بۆ نمونە خوێنەرانی کەرکووک نووسەران ڕویان لە شارەکانی بەغا و هەولێر و سلێمانیە کرد بۆ کڕینی ناونیشان بەڵام ئێستا ئێمە توانیمانە شوێنەکەیان بۆ نزیک بکەینەوە بیهێنینە کەرکووک بەدڵنیایەوە هاوکاریەکی زۆر باشی ئەو گەنجانەکەین بە تایبەتی کە سەردانی پێشەنگاکەی ئێماکەن بۆ ئەوی بتوانین باشترین و زۆرترین ناونیشانی کتێبیان دەست بکەوێت. باشە لەم پێشەنگایی ئێوەدا هیچ کتێبێک دەخرێتە ڕوو کە بۆ یەکەم جارە دەخرێتە کتێبخانە و بازاڕەکانە بۆ نووسەرێک کتێبێکی نووسیوە لە پێشەنگاکەی ئێوەدا بۆ یەکەم جار نمایشی دەکات. بەدڵنیاییەوە کتێبی لەو شێوەیەش بوونی ئەبێت لەم 4 ڕۆژەدا بتوانین ئەو کتێبە تازانەی کە تازە چاپکراون ئێمە بتوانین بیکەینە جێژوانێ بۆ ئەوی هەم خوێنەران و هەم نووسەران لێرە بەریەکەوتنیان هەبێت و بەدڵنیاییەوە کتێبی لەو شێوەمانە بێت و هەوڵشە دەین بۆی بتوانین چالاکی هەمە چەشن لەم 4 ڕۆژەدا جێبەجێ بکەین یعنی بێجگە لە بابەتی پێشەنگای کتێبەکە ئەمانەوە لە پاڵ پێشەنگای کتێبدا بتوانین چالاکی تری ڕۆشنبیری جێبەجێ بکەین. زۆر باشە کاک هەواڵ باباسی گرنگی کردنەوەی ئەم پێشەنگایە و هاوشێوەکانی بکەم بۆ هاندانی گەنجان بۆ هاندانی خەڵک بۆ زیاتر ڕووکردنە خوێندنەوەی کتێب و بە کەلتورکردنی خوێندنەوە لە نێو خەڵکدا. بەدڵنیاییەوە کردنەوەی پێشەنگایی لەم شێوەیە هەم لە ڕووی بابەتە فەرهەنگیەکەوە
ئەبێ ئێمە هەوڵ بدەین بۆ ئەوەی کتێب بکەینە بەشێ لە کەلتوری خۆمان بەشێ بێت لە فەرهەنگی ژیانی ڕۆژانەی خۆمان من داواکارم لە خەڵکی کەرکووک خێزانەکانیان سەردانی ئەم پێشانگایانە بکەن یعنی مەرج نییە هەر کەسێک سەردانی پێشانگاکەی کرد ئامانجی ئەوە بێت زۆرترین ڕێژەی کتێب بکڕێ ئەکرێت لە جیاتیەوەی سەردانی مۆڵەکەکان ئەکرێت لەم 4 ڕۆژەدا سەردانی ئەم پێشانگایی ئێمە بکەوە ئەمەوێت قسە لەسەر ناونیشان بکەم ڕاستی ینی ناونیشانی ئەم پێشانگایە بۆ ئێمە زۆر گرینگە بۆ ئەوی خوێنەران بتوانن بە ئاسانترین ڕێگان پێشانگایی ئێمە بدۆزنەوە. پێشانگاکەی ئێمە لە تەنیشتی سەنتەری ڕۆشنبیریەوە پشت مزگەوتی شەیدان کە پەیمانگاکەی ئێمە لەم شوێنەیە واتە ناونیشانەکەی ناونیشانێکی زۆر ئاسانە لە گەڕێکی ئیسکان و ئەتوانن هەموو خوێنەران لە هەموو پێکاتەکان سەردانی ئەم پێشانگایی ئێمە بکەن کە ئامانجی ئێمەش ئەوە بووە جگە لە خوێنەرانی کورد خوێنەرانی تری پێکاتەکانی تریش بەشداری ئەم پێشانگایە بکەن کە سەرچاوەمان هەیە بە زمانەکانی تر. باشە کاکە باڵتۆ ئەماژت بەوە کرد بە زمانی کوردی و بە زمانی عەربی ناونیشان لەم پێشانگایەدا دەست دەکەوێت. ئەگەر پرسیاریۆ بکەم ئێوە وەکو ئاماژت پێکرد بەنیاز ئینشەڵا لە ساڵانی داهاتووشدا بە هەمان شێوە پێشانگای لەم شێوەتان هەبێ هەروەها لەم چەند ڕۆژی نمایشکردنی پێشەنگاکەی ئێوەدا چەندین کتێبی تر بەڕێوەیە کە بگاتە پێشەنگاکەیەوە. ئەگەر باسی ئەوە بکەم بایەقدان بە زمانە بیانەکانیش بۆ زمانی ئینگلیزی هەندێک لە زمانەکانی دەرەوەی وڵاتی کوردستان و عێراق تا چنێ بایەق بۆدن کتێبی ئەو زمانانش لە پێشەنگاکەدا نمایش بکەن چونکە بێگومان هەموو زمانێک خوێنەری تایبەتی خۆی هەیە لە ناوچەکەدا. بەڵێ بەدڵنیاییەوە گرنگیدان بە بەشداریکردنی جگە لە سەرچاوە کوردیەکان ئێمە پێمان گرنگ بووە لە کەرکووک سەرچاوی بە زمانی عەرەبی هەبێت وەکو ئەزانین زۆربەی کوردی ئەم شارە زیاتر لە زمانێک ئەزانێت و نووسەرانی ئەم شارەش پێیان خۆش بۆ جگە لە زمانی کوردی سەرچاوەمان هەبێت بە زمانی عەرەبی دابینکردنی سەرچاوە بە زمانی عەرەبی لەم پێشانگایی ئێمە یەک ئامانج لەوەیە پێکاتەکانی تر ڕابکێشن بۆی بەشداری پێشانگای کتێب بکەن چکە ئەم سەرچاوانە کە بە زمانی عەرەبی بوونی هەبوو واتە لەم شارەی ئێمەدا خوێنەرمان هەیە بە زمانی عەرەبی لە نەتەوەی کووردە بەڵام پێشمان خۆش بووە عەرەب و تورکمان بەشداری ئەم پێشانگایی ئێمە بکات و بتوانین لە ڕۆژەکانی تردا سەرچاوە بە زمانی عەرەبی و بە زمانی فارسیش بهێنین بۆ پێشانگاکەمان بەڵام ئەکەوێتە سەر ئەوەی ئایا خەڵک پێی خۆشە بەو سەرچاوانش لە ڕێ ئەو سەرچاوانە و کتێبی دەستکەوێت ئەو کاتە ئێمەش لە ڕۆژانی ئایندە وەکو بڕیارماندا بوو ناونیشانەکان زیاد بکەین ناونیشانی تر و هەوڵ شەدەین بە زمانەکانی تر سەرچاوە بگەینە پێشانگاکەمان. زۆر باشە کاکە باڵ ئاماژەت بە گرنگیەکانی کردنەوەی ئەم پێشانگایە کرد بۆ ئەوەی ئاستی خوێندن ئاستی خوێنەواری زیاد بکرێت. ئەگەر باسی ئەوە بکەم ئێستا بێمە سەر سوودەکانی خوێندنەوەی کتێب بۆ کۆمەلگایەکە بۆ کۆمەلگایەکی ئێمە بۆ کۆمەلگایەکی وەکو ئێمە چ سوودێکیە خوێندنەوەی کتێب چ سوودێکیە بەربڵاوکردنی کتێب و جۆرەکانی کتێب و جۆرە جیاوازەکانی کتێب لە نێو گەنجاندا لە نێونەوەی تازەدا. وڵا سوودەکانی کتێب سوودی زۆرە بۆی ئینسان بتوانێت لە ئاستی خودیدا خۆی پێ بگەێنێ واتە کتێب بە یەکێ لەو سەرچاوانە دیاری دەکرێت ئینسان بێوێت خۆی پێ بگەێنێت و هۆشیاریەکی جددی بۆ خۆی دروست بکات وە کاریگەری لەسەر کۆمەلگا بەدڵنیایی نمونەی ئەو کۆمەلگایانەی کە خوێندنەوە بۆتە بەشێ لە فەرهەنگیان بۆتە بەشێ لە کولتوریان توانیوانە هەم لە ئاستە معریفەکەی هەم لە ئاسی دروستکردنی شارستانی و بەشداریکردنی لە جیهانی ئێستادا ئەو نەتەوانەی کە بەردەوام تاکەکانی ئەو نەتەوانە کە کاتژمێرەکانی خوێندنەوەیان زیاترە لەم کۆمەلگایانەی ئێمەدا توانیویانە و دەستیان هەبووە لە گۆڕانکاریەکانی جیهاندا واتە یەکێ لەو سەرچاوە بەهێزانەی بۆی هەم لە ڕووی زانستی و هەم لە ڕووی کەسیەوە ئینسان و کۆمەلگاکەشی بەرەو پێشەوە بڕا پێم وایە کتێب تاکە سەرچاوەیە و ئەکرێت لە ڕێگەی کتێبەوە بە تایبەتی بۆ کورد بتوانێت هەم کەلتورەکەی خۆی هەم ئەو ڕابردووە بریندارەی کە هەی بووە بتوانێت بە نەتەوەکانی تری بگوازیێتەوە تاکە ڕێگە و باشترین ڕێگا بۆی ئینسان بتوانێت ئەوەی هەیەی ئەو بابەتە ئینسانی کە هەیەی بیگوازیێتەوە پێم وایە کتێب و زمانە. زۆر باشە کاکە باڵ. ئەگەر بۆ نمونە لە نێو خوێندنگەکاندا پێشانگایەکی بچووک پۆلێکی بچووک لە نێو خوێندنگەکاندا
چەند ناونیشانێکی جیاوازی کتێبی تێدا بەدەست بخرێت بۆ خوێندکاران ئەمانە تا چنێک کاریگەریە بێ لەسەرەوەی لە پاڵ خوێنەواریدا تاکی خوێنەریش لە نێو کۆمەڵگەکەماندا زیاد ببێت. بەدڵنیایە ئامانجی ئێمەش وەکو ڕێکخراانی ئەم پێشانگایە بە تایبەتی ڕوومان لە چینی گەنجانە بۆ ئەوی زیاتر سەردانی ئەم پێشانگایە بکەن و بە تایبەتی بۆ خوێنکاران کە ئێمەش وەکو ناوەندێکی زانستی لەم شارەدا کام پێشانگایەمان کردوتەوە ئێمە هانی خوێنکارانە دەین بۆ ئەوەی و دەستیانەگرین بۆ ئەوی بتوانین لەم پێشانگایەدا ناونیشانیان بۆ دیاری بکەین بۆ ئەوەی بخوێنەوە. ئینسان ئەگە بتوانێت لە قۆناغەکانی سەرەتای ژیانیەوە دەست بکات با خوێندنەوە هەم کاریگەریەکی بەهێزێ بێت لەسەر ئاسە زانستیەکەی خۆی واتە ئەو کەسانەی کە خوێنەرن و تاڵبی ئەوەن داواکاری ئەوەیان لە خۆیان هەیە کە هانی خۆیان بدەن بۆ خوێندنەوە بە دڵنیاییەوە لە بابەتەکانی پەروەردە و لە بابەتی خوێندنشە سەرکەوتووە بن. گەورەترین چین لەم کۆمەڵگایانەی ئێمەدا چینی گەنجانە لە ناو گەنجاندا خوێنکاران فێرخوازان پێویستە بەردەوام چاودێری ئەم پێشانگایانە بکەن ئایا ئەم پێشانگایانە چ کاریگەریەکی هەیە لەسەریان. من پێم وایە لە شاری کەرکووک ڕێژێکی باشی خوێنەری گەنج هەیە بوونی هەیە. من ڕەشبین نیم لەوەی کە پێیان وایە خەڵک لەم وڵاتانەی ئێمە ناخوێنێتەوە بەڵام لە ئاستی توموحمان نییە لە ئاستی توموحی کۆمەلگا نییە. تۆ پێویستە کە ئێمە باسی ئەوەکەین خوێندنەوە بکرێ بە کللتور ببێتە بەشێ لە فەرهەنگمان پێویستە لە پەروەردەی خێزانی خۆمانەوە ئێمە گۆڕانکاری تیا بکەین. ئاسایی یاهانی مناڵەکانی خۆت دەی بۆ ئەوەی بتوانن باشترین نمرە بێنن بەڵام لە پەنای ئەوەشدا پێویستە هانی مناڵەکانی خۆمان بدەن لە ئاستە معریفەکەیشدا لە ئاستی بۆ نمونە لە ئاستی باخچەی ساوایانەوە دەست پێکە ئەرکە لەسەر هەموو دایک و باوکێ بەڕێگەی جیاواز بتوانێت هانی ئەو مناڵەی خۆی بدا بۆ ئەوی بتوانێت خوێنکارێکی باش دەرچێت بۆ ئەوی بتوانێت باشترین شت ئەوەیە بتوانێت ئینسانێکی باش پێشکەش بە کۆمەلگاکەی بکات. زۆر باشە کاکەڤاڵ. خوێندکارانی زانکۆ لە قۆناغی چواردە ئێتر لەم ساڵدا توێژینەوە دەکەن و پێویستیان بە ناونیشانی جیاوازە لە کتێب بۆ دۆزینەوەی سەرچاوی گونجاو بۆ توێژینەوەکانیان لە پێشڕەنگاکەیەوەدا تا چنێک هاوکاری خوێندکاران دەکرێت بۆ دۆزینەوەی ناونیشانێکی گونجاو بۆ دۆزینەوەی سەرچاوەیەکی گونجاو بۆ توێژینەوەکانیان. بەدڵنیایەوە بە تایبەتی ئەو خوێندکارانەی لە قۆناغی چواری زانکۆدان پێویستیان بە بابەتی توێژینەوەی هەیە ئەو خوێندکارە ئەگەر ئامادەسازی ئەوەی تێدا بێت لە پێشووترا بەدڵنیاییەوە ئەو ناونیشانەی دیاری کردووە کە خۆی ئەوێت سەرچاوی دەست بکەوێ. ئەم ڕۆژ لێرە کۆمەڵێک سەرچاوی تێدایە هاوکاری خوێندکارانەکە بۆ ئەوی بتوانن لە توێژینەوەکانیاندا بەکاریان بێنن و ئەتوانین هاوکاری ئەو خوێندکارانە بکەین کە لە ماوەی ئەم 4 ڕۆژەدا سەردانی پێشانگاکەی ئێمە ئەکەن بۆ ئەوەی سەرچاوی باشیان دەست بکەوێ بۆ ئەوی بتوانین توێژینەوەکانیان توێژینەوەی باش بێ. هەمە چەشنی کتێبەکانی ئێمەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی لە هەموو بوارەکاندا هەوڵمانداوە لە زۆرترین بواردا سەرچاوە بێنین بۆ ئەوەی هەم خوێندکاران هەم نووسەران بە شێوەیەکی گشتی ڕوو لە پێشانگاکە بکەن. بەدڵنیایە ئێمە هاوکاری ئەو خوێندکارانەکەین بۆ ئەوەی سەرچاوی باشیان دەست بکەوێت بۆ توێژینەوە زانستیەکانی خۆیان. زۆر باشە کاکەڤاڵ. ئەگەر داواکاری خۆت ئاراستەی گەنجان بکەی ئاراستی خوێنەران بکەی بۆ سەردانکردنی پێشانگاکەیەوە هەروەها داواکاری ئێوە چییە بۆ دەستگاکان بۆ دەستگاکانی کتێب بۆ هاوکاریکردنی پێشانگاکەی ئێوە و هاوشێوەی پێشانگاکانیەوە؟ وەڵام من داوا لە هەموو دانیشتوانی کەرکووکەکەم سەردانی ئەم پێشانگایە بکەن هەم هانی مناڵەکانیان بدەن کە بەشداری لەم پێشانگایانە بکەن و بە شێوەیەکی گشتی ڕووم لە هەموو چین و توێژەکانی کەرکووکە هاوکاری ئێمە بکەن بۆ ئەوی بتوانین پێشانگای تر بکەینەوە لە شاری کەرکووک چکە ئەگەر ئێمە هەمومان بە یەکەوە نەتوانین هاوکاری یەکتر بکەین ئەو کاتە ناتوانین پێشانگای گەورەتر بکەینەوە. بۆیە من داواکارم لە هەموو خەڵکی کەرکووک ئێمە لە ماوەی 4 ڕۆژ واتە ئەمڕۆ ڕۆژی جومعە هەتاوەکو ڕۆژی دووشەم لە کاتژمێر 9 بەیانی ئەم پێشانگای ئێمە کراوەی هەتاوەکو کاتژمێر 5 پێمان خۆشە سەردانی ئەم پێشانگایی ئێمە بکەن و پێشمان خۆشەکردنەوەی ئەم پێشانگایان ببێتە ڕووداوێک بۆ ئەوەی هانمان بدات بتوانین ئەو ناوەندە معریفیانە ئەو ناوەندە ڕۆشنبیری حکومیانەی کە لەم شارەدان هاوکاری ئێمە بکەن. ئێمە داوا لە ناوەندە زانستیەکان
کۆمەڵایەتەکانی وەکو زانکۆ و پەیمانگاکانەکەین هانی خوێنکارەکانیان بدەن بۆ ئەوی سەردانی ئەم پێشانگایی ئێمە بکەن چکە پێمان وایە تەواوکاری یەکترین ئێمە لەم شارەدا و دووبارە سوپاس بۆ کەناڵی NRT کە ئەمڕۆ ئەو دەرگایی بۆ ئێمە کردەوە بۆی بتوانین لە ئاسە معریفەکەی ئەم پێشانگایە بگەێنین بە بینەرانتە. کاک هەواڵدارە ڕێکخەری پێشانگای کتێب لە کەرکووک زۆر سپاس بۆ تەواوی زانێرەکانت سەبارەت بە پێشانگاکە سپاس بۆ تۆ کاک هەواڵ کە لەگەڵ ئێمەدا ئامادە بووی. سپاس بۆ. خۆشەویستان و چانێک وەردەگرم و داتر لە پرۆگرامی بەیان بەشکردستان لەگەڵتان بەردەوام دەبن.